ئەڤرێز من هەر زوو دەمزانی خۆشەویستی من و تۆ تا سەر نییە. چۆن قسەی واکەیت یوسف؟ یعنی تۆ منە ئەوە خۆشەوێت پێم وتی چارەیەکەم. باوکت بۆ هیچ سارەیەک هێشتەوە؟ باوکت هەموو شتێکی تێک دەدا. چۆن نەزانی باوکم شت تێگەیات؟ بۆچی واڵیت؟ من دەزانم. باش ئەڤرێز باوکت خۆی بەچی دەزانێ؟ نە دەوڵەمەندیت لێندە دەوڵەمەندە هەموو خەڵک بیناسێ. تەنهاوەیە تۆزە گۆزی لە ئێمە باشترە. یان ئەگەر بابەت سومعە بێ سومعەی خۆم لە هەموو کەسێک پێ باشترە. چی باسی سومعی کردو و تۆڵی چی؟ باوکت باسی کردووە. لای برادرێکی باوکم پێی وتۆ دەزانم باوکی یوسف لە سەرچی کوژراوە بۆ یەک چەکەمی پێ ناتەم. بەڵام باوکت هەڵەیە و ئەو خەڵکە هەمویان هەڵەن. باوکم بە هەڵە کوژراوە. چی باسی سومعی کردووە؟ تو بۆچی واکەیت؟ ئێمە چی بکەین؟ من چارەسەرێکم لایە. چارەسەر چییە؟ پێویستە ئێمە لە یەک جیابینەوە. یوسف چۆن قسەی واکەیت؟ یعنی تۆ منە ئاواویست؟ تۆ منە ئاوا خۆشەویست؟ ئەڤرێز تۆم خۆش دەوێ بەڵام باوکتی چی لە پێش نەهێشتنەوە. من و تۆ بەیەک ناگەین. جا بۆ زیاتر سەرمان بێشێنین. با لە ئێستاوە کۆتایی پێ بێ. نابێت ناتوانم من بەس تۆم خۆشەوێت چۆن وا لەگەڵ من ناکەیت؟ نابێت من ڕێگایەکی کازانم. هیچ ڕێگایەکی تر نییە لەگەڵ باوکت. باوکت خۆی پێ ڕۆشنبیرە ئێمەشی پێ نەزانە. بڕۆ پێشکەشی باوکە ڕۆشنبیرەکەت بی بزانە باوکت با بتدا بە کەسێکی ڕۆشنبیر. چیت داوە لە جاهیلیەت وەکو من؟ چی وتوێتی تۆ جاهیلیت بۆ قسەی واکەیت؟ تۆ وانیت هیچ نەبێت تاقیەکەینەوە. تکایە باشە ڕێگاکە چییە؟ مامە شێرکۆم تازە لە ئەوروپایەتەوە بۆ مۆزوعی ئێمە نازانێت قسەی لەگەڵ هاکەم. باوکیشم زۆری خۆشەوێت. باوکت قسەی کەس وەرناگرێت تەنها قسەی خۆیەتی. ئەڤرێست باشترین شتەوەیە من و تۆ لێک جیابینەوە. من دەڕۆم کارم هەیە تۆش بۆ کوێ دەڕۆی بڕۆ. کورە بینەوە کاکە کورە یوسف بۆ پارەیەم دەوە دانیشە کورە لۆ لێم دەبەی سەربەز کورە براگەورەتی ئەوهانی ها براگەورەمە یان ئەگە براگەورە بدە بیا بکەی ئەو هەیە سەیزات یەک دقەیەک کورە سەربەست وەم لێ مەکە تێتەڵدام دانیشە ئێ کاکە هیچ نەبی ئەم بەخۆم شتەکت دەدەمەوە تو دەبوو وەستە ڕە بابی ژمێرم. ئەرێ دەبینە خوا تۆ بە زانیمان براگەورێ دەبووم دە کاکە کورە دانیشە ها ئێ سەربەست تێتەڵ دەدا کورە دانیشە ڕاوەستە ڕا زامەوە چەندە کاکە هەر ڕاوە ڕا ئەوە لۆت و ئەوەندە ژۆمە ئێ 30,000 لۆم نێشتەوە تەواوە بەسە بزانە توش دەکرێت دزیە ئەو من دزنیمە ها ئەلی چێ وەرگرتیە؟ ئەم نەکچانم وەگرتیە دەتوانێت توژۆ خود وەرگری کورە ئەم زۆرم وەرگرت زۆر بێزار بووم ئێستاش خۆم گران دەکەم خۆ. یەک شت یوسف مۆزعی ئەڤرێستی چی لێ هاتەوە؟ تەداخل لێ مۆزوعی نەکەی ئەوە ئینشاءڵڵا دەبتە براژنت. کو دەبتە براژنت وەڵا نادەنێ قسەی زیاد نەکەی ها ئینشاڵڵا لۆت دەبی بەس ئەکیدیشم نابی. ڕاستە لێوە دەچی دەستمەکەن یەک دوو برادران ئەو شەو جێیەکی نوێ کرایتەوە لێ خۆمان جێی خۆمان ساف دەکەین. ڕ با نەری برا گەورەم خراپە ها پارەی خۆم بە خۆم مەفرێشەوە مێزە حەجز کام نیش دەم.
کچەکەم بەڵێ مامەگیان ئەتۆ یوسفەی باش دەناسی ئەی چۆن مامەگیان ئەگەر باش نیناسم چۆن سەری تۆ باوکمەیەشێنم بەو شتانە زانین چۆن ئەوە بریاردان بە عەقڵە بە دڵ نییە دوێ دەرێم ئەگەر کابرا چ خراپ دەرچوو سبەینێ چ بکەین مامەگیان تۆش عینن باوکم بیرەکەی تۆ ئەگەر زانی ئەو مۆزوع پێ حەل ناکرێ منە لە سمەڕۆم دانیشە کچێ خۆم دانیشە وانە نا ئەمن یان باوکت بە تایبەتی باوکت کابرا چ عەقڵە باشە یارە پرسیتی دیارەشی دەزانیتن تأکید بە ئەویش حەزی لێ ژیان خۆش بی دوێ جارێ تاکیدکەوە مامەگیان واللهی یوسف کوڕێکی زۆر باشە هیچ غەڵەتێکی نییە زۆر ڕێک و پێکە باشە کچەکەم باشە هەستە بابزنێکی باوکت هەست 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 شێرکۆ ئەمن قەت قسەی تو مشکاندیە نا نەخێر ئەدی خێرە ئەو ڕۆهاتی ئەو داوایم لێ دەکەی کاکە ئەتو بەس ئارام بووە دەتوان پرسیارێک تێ بکەم فەرمە ئەتو تەکیدی کە ئەو پیاوە باش نییە حتمما پیاوەکی باش نییە ئەگەنا ئەمن کوت فەرجی بە تاریکی دەنێم برایەکەم ئەمن ئەو پیاوەی زۆر باش دەناسم تەنانەت وەختی خۆی باویشم دەناسی ئەخر باوکە وەزک با بێدەنگ بە ئەمن بخۆم دەگەی دانیشتن قسەشمان کرد پێکەوە تەکیدی کرد کە کوڕی باشە کاچۆ ئەوە نازانی ئەوە بە عەقڵ فکر ناکاتەوە بە دڵی فکر دەکاتەوە هیچ نازانیتن ئەدەبا مادەم ئەو ڕێگای خۆی هەڵبژاریە با بە خراپە بە باشی تاوانی خۆی هەگرتن ئەمن ڕازی نیمە تێدەگەن کاکە نازانی خەڵک چمان پێ دەڵێتن خەڵک هەموو دەمان ناسن دەن ئەو عایلەس ئەو سقافەتەی هەیە معقول ڕێگان لە دەنگ کچەکەی بەخۆی هەڵبژێری کاکە خەڵکیش ئەوەی نازانی ئەوە بەتەمایە مێر بەچنا بە ناکەس بە سەرچی بکات باوکە بۆ ناکەس بەچێ ئەخر بێدەنگ تەماشەی لەبەردەم بابی چ قساک دەکا بێدەنگ بە ئارام بە سەلامەت بی دەڕازی بە بۆ گەنجە تو هۆکە لە ڕق بووی ڕازی بە خراپ باش ئەو تەحمل مەسئولیەتەکەی دەکا برایەکەم دەڕازی بە هەی سەلامەت بی با تووشی هیچ کێشەش نەبین ڕازی بە و لای خوای لێ بینە ڕازی بە باش ئەمن ڕازیمە باوکە ڕازی بووی بەرچە ئەمن ڕازیمە بە شەرتەچی هاشای لێ دەکەم جواب بێ یان یوسف یا بابەت هەڵ بژێرە باوکە تۆ چۆن بێدەنگ. حاشا لەم نەکەی ئاخر هەر کچەبی بەرامبەر بەبابی ئەوە ڕەوشکی بی شایستەی زیاتریشە خۆچی گوتم هەل بژێرە یان ئەمن یان یوسف کچەکەم بەڵێ مامەگیان جێت لێ بوو گوێم لێ یان باوکت یان یوسف یوسف ئەو بریاری خۆتە دوای بە خۆت تەحمل هەموو شتێک دەکەی باوک عەزیزە حاشاکردن یان یوسف